هەموو ڕۆژێک کە ئەچوو بۆ ئیش هیچ پارەیەکی بۆ بەجێ نەئەهێشتین. ئێوارەش کە ئەهاتەوە ئەگە خواردنەکەی بەدڵ نەبوایە یەکسەر خواردنەکەی کرد بەسەرمان. ئەو کوڕی خۆشمەویست باوکم نەیەشوی پێ بکەم چون کەویست هەر لە مناڵی و لە کوڕەمامەکەم مارەکراوم. کاتێکی شوم بە کوڕەمامەکەم کرد زۆر خراپ بوو لەگەڵما، هەموو دەرگاکانی لەسەر داخستم. باوکیشم و براکانیشم هەڕەشەیان لێ کردم کە لی جا نەبمەوە. ژیانم لە لای کوڕەمامەکەم هەر لە دان و ئەشکەندەدان بوو. گەڕانەوەشم بە ماڵی باوکم کوشتنم بوو. لە بری ژەمە خواردنەکە ژەمەلەیانێکی بۆ کردین. 7 ساڵە هاوسەری ئەوم نازانم چی ئەوێت و چی پێویستە. ئەگەر جارێک پێی بوتمایە حەزم لە فڵانە خواردنە تەنانەت ئەوەشم بۆ دروست کردایە من هەر لەیانی خۆم ئەخوارد. واسەری لێ شێوانم بە ئێستاشەوە نازانم چی ئەوێت و چی ناوێت. ئەمڕۆ 8 مارسا ڕۆژی ئافرەتانی جیهانە. لەم ڕۆژەدا پیرۆزبایی لە سەرجەم ئافرەتانی جیهان دەکەم وا بەتایبەتی ئافرەتانی وڵاتەکە. پیرۆزبایی و دەستی ماندووبوونی مامۆستاکانی قوتابخانەکەم دەپوشم. دەزانم زۆر ماندووم و ئەم ڕۆژە پیرۆز دەکەم لە سەرجەم ئەو ئافرەتە پێشکەوت و سەرکەوتوانی لە بواری پەروەردا کار دەکەن. هیوادارم دەرفەت هەبێت کە چەندان ئافرەتی سەرکەوتوی بێتە ناو بارەکەوانێ. هەمومان دەوێت ئەوە بزانین کە کۆمەڵگەیەکی سەرکەوتوو بە دەستی ئافرەتی سەرکەوتوویەتە بەرهەم. دووبارە پیرۆزە 8 مارس ڕۆژی ئافرەتانی جیهان.